الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. دیارە بابەتەکە وەکو برای بەڕێزمان ئاماژەی پێدا باس لە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەو هۆکارە سەردەمیانەی کە ئێستا پەیدا بووینە بابەتی ناڵێن تەواصولی ئیجتیماعی کە بە حقیقەت واقعەکە کەس ناتوانێت لێی دەربچین، بەڵام لە بیدایەتەوە کە باس دەکرێت یعنی ئەو بابەتە دایمەن یعنی زیاتر ئینسان فکری لەوەی دەچێتن ترسناچیەکانی زیانەکانی خۆ بە حقیقەتی یعنی ناحەقمان نییە کە زیاتر ئەو بابەتە کە باس دەکرێتن زیاتر فکرمان لە بۆ زیانەکانی بڕوا، بەڵام لە بابی ئینسافەوە ئینسان کە بێتە ناو هەر بابەتێک ئەسڵ وایە هەم سوودەکانی ئەو جەدواش لە مقابلدا زیانەکانیشی باز بکە و ئاماژەی پێ بدە. لە سەرەتادا بەڕاستی وەکو هەر بۆ کار و وەسیلەی دیکە بە حقیقەت ئیسفادەشی هەیە، بەڵکو دەکرێت بڵێن وەڵاهی یەکێکە لە نعمەتەکانی خوا سوبحانەهو وتەعالا لەو سەردەمەدا کەوا زۆر شتی ئاسان کردیە، یعنی هەمومان هەست بە بێبەرەکەتی کاتەکانمان دەکەین، هەمومان هەست بەوە دەکەین کەوا فعلاً بە زۆر شت ڕاناگەین. ئەگەر ئەو هۆکارانە نەبووە بە تەئکید زیاتریش تاخیر دەبووین، زیاتریش ئیشەکانمان کەمتر دەبووە، یعنی ئێستا زۆر شتێ بۆ وەسایلانە کەم دەبێتەوە الحەمدوللا. ئیتر دەکرێت بڵێن سوودیشی زۆرە ئەگەر لە جێگای خۆی بەکاربینی بەو زەوابتە شەرعیانەی کەوە زانایان باسییان لێوە کردیە. ئیتر ئێمە وەکو ئومەتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو قورئانی لێ ڕەوان کردینە، ئەسڵ لە دینەکەمان بەڕاستی دینی تەعارفە وەنیە، وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ئینا خەلەقناکم من ذەکەر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. باشترین وەسیلەیە لە بۆ تەعارف بەڕاستی، بەڵام تەعارفێک بە مەبەستی خەیر وەکو مسلمانێکی خاوەن پەیام، نەک تەعارفێک فەقەت لە بۆ تەعارف، وەکو تعارفێک بە مەبەستی گەیاندنی پەیام. ئیتر ئێمە متەبعی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێی دەفەرمێ ئینا ئەرسەلناکە شاهیدەن ومبەشیرا وەنەذیرا وداعیا إلى الله بإذنه وسراجا منيرا. ئەو داوای کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی مکەلەف بووە ئێمەی مسلمانیش وەکو ئەو ئاەتەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. کەواتە شوێنکەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسڵ وە هەمان پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگەینن. دوێ بەڕاستی ئەو هۆکارانەی ئێستاش پەیدا بووینە یەکێکە لە وەسائل و هۆکارەکانی زۆر کەوا کاریگەری هەیە، لە جیاتەوەی تۆ قسە لە بۆ 5 کەس و 10 کەس و 15 کەس و 20 کەس بکەیت، دەکرێت ئەو قسەی تو بگاتە بە هەزارەها کەس، بەڵکو جاری وا هەیە زۆر لەوە زیاتر ڕۆ دەدا. بەڕاستی نیعمەتە ئەگەر بێت و بەو شێوەی بەکاری بینی کەوا وەکو وتمان زەوابتە شەرعیەکان و بە مەبەستێک بەکاری بینی کەوا ئەو پەیامەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بگەینی. و لە زۆر لای دیکە سوودی هەیە، مەسەلەن هەتا بەڕاستی وەکو هەندێک لە برایان مەسەلەن دەڵێن هەر پرسیارێکە بگەڕەوە لای شێخ گوگڵی، خۆ ئەو گوگڵە بە حەقیقەت یان شتی خراپی تێدایە، ئینکاری ناکرێ وەکو دەی باسی دەکەین، بەڵام وەڵا شتێکی زۆر باش تێدایە. یعنی مسلمانانش الحەمدوللا لەو بوارەی زۆر خزمەتیان تێدا، ئەو هەموو مەسادیرە شەرعیە کەوا تێدا ئیدخال کرایە. یعنی من مەسەلەن یەک بە خۆم تەجروبەی خۆم باز دەکەم لەوانەیە لە ساڵانی نۆهەتەکان کە دەرسێک تەفسیرم هەبوایە، جاری وا هەبوو ئەو هەر لە دەوروبەری خۆم 12-13 تەفسیرم دادەنا، یەک بە یەک تەماشای ئەو ئاەتەم دەکرد کە دەمویست لای خۆم تۆمارم دەکرد ئەو ملاحەزەی کەوا لەو فلانە تەفسیرێ، ئیتر بەهاکەدا هەتا وەکو دەگەیشتمەوە تەفسیرەکەی ئەو لای چ وەختەچی لێم دەویست، هەتا وەرم دەگرت، هەتا دەمنووسیەوە، هەتا دەیبینیوە لەو جێگایە. بەڵام ئێستا لە بۆ نمونە کە دەرس تەفسیرم هەبی یەک سایتی معەیەن هەیە، لە بۆ نمونە هەر بۆ ئیسفادەش لێ بکەن الدرر السەنیە هەیە، بەڕاستی مەصدەرە چ تێدایە موسوعة التەفاسیر، هەر کۆکراوەی هەموو تەفسیرەکانە
وخۆشیەکەشی لەوەیە مەسەلەن تو هەر ئاەتێک بتەوێ فلانە سوورەت فلانە ئاەت یەکسەر لە بۆ دەینی بڕۆ ناو ئەو مەکتەبەی ئێستا کە ئەو هەموو تەفسیری تێدایە بڕۆ بتەوێت تەفسیری ئاەتەش ببینیەوە لەو هەموو تەفسیرێ چەند وەختت پێویستە بەڕاستی ئەوە ئیجابیاتی ئەو وەسائل هۆکارانەیە کە ئێستا مەوجودە کە بە حقیقەت زۆر ئیسفادەی دەکەین وەختێکی زۆر لۆ دەگەڕێتەوە وەختێکی زۆرت لۆ دەگەڕێتەوە و حتا وەکو لە بواری تیجارەت معلومی جەنابتانێکەوە زۆر ئیسفادەی لێ دەکرێت لە بۆ دیعای منتەجات و چەندین نەوعی تیجارەت هەیە لەناو ئەو وەسائل هۆکارانە ئەنجام دەدرێت و بە حقیقەت یعنی زۆر سەردان و شتیش هەیە کە پێت ناکرێت دەکرێت لە مقابلدا بە وەسیلەی یەک لە وەسایلەکانی ئیتیساد دەکرێت پەیوەندیەک بکەی و وەکو هەندێک دەڵێن پەیوەندیکردنەکەش بە نیوە هاتن هەیە ئیتر ئەوە ئیسفادەکانی ئەو وەسایلانەیە کە بە حقیقەت ئینسان دەبێت لە بەرچاوی بی و بە ئینسافەوە باسی بکاتن ئەگەر بێت و لە جێگای خۆی بەکاری بینی شتێکی زۆر چاکە ئیتر ئەو وەسایلاش کە پەیدا بووە الحەمدولillah ئەو دینە ئێمە دینێکی شامل و کاملە لە بۆ هەموو سەردەمێک هاتێ هەتا ڕۆژە قیامەت لە بۆ هەموو جێگایەکی هاتێ لەسەر ڕووی زەوی لێ هەر هۆکار وەسیلەیەک پەیدا دەبیتن هەر هەمووی شەرع زەوابەتی لۆدادەنێ زانایان خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەوفیقیان دەکات لە هەموو سەردەمێکدا لە هەموو جێگایەکدا کەوا فعلاً هەر وەسیلەک دێتە پێش زەوابەتی شەرعی لۆدا بنێن ئیتر ئەو بابەتەش حقیقەتەن ئەگەر بێت و بە زەوابەتە شەرعیەکان تەعاملی لەگەڵ بکەین نەوەک هەر زیانی نییە بەڵکو پڕ خێر و بەرەکەتیشە پڕ لە خێر و بەرەکەتە و دیارە کاتێک کە دەڵێن زەوابەتی شەرعی لە بۆ هەر بابەتێک کە دێتە پێش یعنی عادەتەنەمە ئەحکامی خەمسەمان هەیە لە بۆ هەموو بابەتێک جاری وا هەیە بەکارهێنانی فڵانە شت واجبە بەکارهێنانی فڵانە شت جاری وا هەیە لە هەندێک موقع و لە هەندێک بابەت حرامە جاری وایە مباحە جاری وا هەیە جائزە ئیتر وهكذا يعني دەکەوتە ژێر باری ئەحکام الخەمسە و هەروەها چەندین قەواعیدی شەرعیمان هەیە کەوا فعلاً لە بۆ ئەو بابەتانە زۆر مهمە کە ئینسان دەکرێت وەکو کە دەڵێن قاعیدە یعنی دەکرێت شتی لەسەر بینا بکرێت مەسەڵەن یەک لەو قاعیدانە کە لە تەعاملکردن لەگەڵ ئەو وەسائلان و لەگەڵ وەسائلی دیکەش کاری پێ دەکرێت الأمور بمقاصدها هەر شتێک ئەتو دەتوێت حکمی ئەو شتەی بزانی چییە و چ نییە مەقسەدت لەو شتەی چییە مەقسەدەکەت مەقسەدش چاکە ئەوە بە تەئکید شتێکی زۆر چاکە بە مەقسەدش خراپ بەکاری دەینی بە تەئکید نەتیجەکەشی و حکمەکەشی خراپە قاعدەیەش کەمان هەیە لە بۆ نمونە لا ضرر ولا ضرار نە زەرەر بە کەس بگەینە نە زەرەر بە خۆشت بگەینە و قبولیش مەکە کەسێک زەرەر پێ بگەین بە هەمان شێوە و هەروەها قاعدة درء المفسدة أولى من جلب المصلحة دوشت لتعامل كردن لقل شتيك مصلحة ومفسدة تدا مصلحة ومفسدة كاش وكويك لو حالتي درء المفسدة أولى من جلب المصلحة أتو ناكر لا قازانت كلا زرر كيو زرر قازان كاش وكويك بياخذ زرر كي يقول تربي أو مصلحتش بناوي بكاري نينم كواتا أو قواعدنا زور مهمة ويأخذ قاعدة سد الذرائع سدا للذريعة لبو هیچ پاساوێک ندەم لە بۆ چوونە ناو حەرام واز لە فڵانە شت دەین کەواتە مەقسەدم الحەمدولillah ئەو شەریعەتەیمە مەقاطیەتێکی وای تێدایە لە بۆ ئەوەی کەوا تەعامل لەگەڵ هەموو وەسیلەیەکی عەسری و سەردەمی کەوا دێتە پێش ئیتر لێرەدامە لە بۆ ئەوەی اختصاری وەختەکە بکەین چەند خاڵێک باز دەکەین لەو بابەتەی لە بۆی ئەو زەوابەتە شەرعیانە چێ لە تەعاملکردن لەگەڵ ئەو وەسایل هۆکارن یەکەم پێشەموو شتێکی وەکو لە هەموو بابەتێک هەروایە لە هەموو کتوبێ شەرعیش هەر بۆەوە دەست پێ دەکرێت قەزیەی نیەت زۆر مهمە بە چ نیەتێک دەچی تەعامل لەگەڵ ئەو وەسایل هۆکارانە دەکەی بە چ نیەتێک ئەتوو دەچی تەعاملی لەگەڵ دەکەی لەبەرەوە إنما الأعمال بالنيات ونية حتى أخوي سبحانه وتعالى في سورة النساء آية 100 فرمي لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف وإصلاح بين الناس زۆربەی قسە و پستەکان کە لە نێوان خەڵکی دەکرێت خێری پێوە نییە ئیلا مەگەر کەسێک فەرمان بە سەدەقەیە بکە یان بە چاکەیە بکە یان سولحێک بی لە بەینی خەڵکی بیکات ئەوانە خێریان پێوەیە ئەگەر لە بۆ خوۆش نەیکا هەر خێرە ئیشەکەی
ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. بەڵام ئەدی ئەو کارە کە لە خودی خۆی خێرە، لە خودی خۆی خێرە، بە نەفعی خەڵکانێکتەوە دەبێت، ئەدی ئەگەر لە پێناوی خوا بیکەی ئەوە لە لای خوای گەورە فەسەنوتی ئەجرا عظیما. کەواتە لێرەدا بەڕاستی ئەو شتە مباحانە یاخود ئەو شتانی کەوا ظاهری ساکە ئەگەر نیەتت تێدا مەبەستت خوا سبحانه وتعالى بەتەئکید ئەوە مەجرای قەزیەکە بۆ شێوە. کەواتە لە ئەوەلەوە ئەتو پێویستە نیەتت لە تەعاملکردن بەو کارانەی کە ئێستا هەیە مەبەستت ڕەزامەندی خوابی بیکەیە وەسیلەیەک لە بۆ ئەوەی کەوا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ بەلغوا عنی ولو ئایە. ئەگەر یەک ئایەتت پێ بیگەینە، یەک ئایەتت پێ بیگەینە، ئەگەر پێنج کەس بخێنیتەوە بەڕاستیەوە لە بۆ تو زۆر زۆر مهمە، زۆر زۆر مهمە. ئیتر نیەت زۆر زۆر دەوری هەیە. پێش هەموو شتێک بە نیەتێکی چاک بین تەعامل لەگەڵ ئەو سائلانە بکەین. دوام ئەو تەعاملمان لەگەڵ ئەو هۆکار وەسائلانی کە ئێستا مەوجودن نەبیتە سەبەبێک لە بۆ ئەوەی کەوا لە شتی گرنگتر دابڕێین. وەکو چی؟ پێش هەموو شتێک ئەمە دوو حەقمان لەسەر هەرێک لە ئێمە، حەقی خوا سبحانه وتعالى و حەقی دەوروبەرمان و حەقی دەوروبەرمان. ئەوجا کە دەڵێ دەوروبەر پێش هەموو کەسێک داکوبا، ئەوجا خێزان و منداڵ، ئەوجا برا خوشک إلى آخره دور جيران أواني كذا الناس. كواتا نابي أو وسائل هوكاران بكتا مانع لوي كوا حقي شي خوا بيشي البكي كاتن ويجا بتايبتي كاتن ويجي جماعته كوكو رأي راجح لبو بيوان ولا سر بيوان واجبة ويجي جماعتك كاتن ويجي جماعته خريشي يقل وسائلاني أجر لبو دعوة شدبي أصل ويا هستين ويشكل بكي بجماعة نبروي وكو زانان عبارتك بكارني واجب الوقت، يعني هر وقتك تو واجبه ئەوەی پێویستە ئەنجام بدەیت. لە کاتی نوێژ جەماعەت هیچ شتێشکە گەورەتر نییە، وەکو لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێغەمبەر دەجێڕنەوە صلی الله عليه وسلم دەفەرمون کە لە ماڵێ بوو ئەوجا وەسفی دەکەن کە چەند هەڵسوکەوتێکی جوانی لەگەڵ ماڵ و منداڵی خێزانەکانی کردێ. اینجا دەفەرمی کە بانجی دەفەرموو وكأنما ندي ناسي ندما ناسي لكسر قطع سليدك لكن حمو مخلوقتي تر هو زور مهمه ناكري وسيله وهو كارك اجر لبو دعوه شدبي لنويش جماعته لعبادته لهر واجبش وقت اتوي اوكا ياخذ دورت بخاتو لو حقاني كوالا سرت برامر بدور بر وقت داكو باب من دارو خيزان خشكو برا دور جيران كبيستي بتو يتر وەکو پیانسەڵ زۆر جوانی فەرمووە حەق خوای گەورە حەقی لەسەرت هەیە، با بڵێن دایک و باب حەقی هەیە، ئەهل و خێزان حەقیان هەیە، ئەوەی کە حتا میوان حەقی هەیە لەسەرت فاعطي كل ذي حق حقه. هەموو صاحب حەقێک حەق خۆی بدەوە. حتا تەماشادێکی کە لە حەدیثێکدا کە ئیمامی نەسائی ڕوایەت کردەوە ئەلبانی دەفەرمی صحیحە دەفەرمی ئیبن عەباس خوای گەورە لە خۆی باب غازب دەجێڕێتەوە پیامبر صلی الله علیه و سلم دیارە ڕۆژێک لە ڕۆژان خاتەمێکی لەدەستی بووە نوێ، خاتەمێکی لەدەستی بووە. پیامبر صلی الله علیه و سلم فترەیەک پێیوە مەشغول بووە. اینجا دەفەرمی بە خۆی فەرمووی شغلني هذا عنكم لەناو ئەسحاب بوو، فەرمووی ئەو خاتەمە ئەمنی مەشغول کرد لەمگۆ إليه نظرة وإليكم نظرة. تەماشایەکیم بۆ دەکەم، تەماشایەش خاتەمەکەی دەستم دەکەم. ثم ألقاه فريدا كاتا خاتم بو أوجو كوزانان دەفەرمون دەبی خاتەمێکی باشش بوو بی لێ پێ ساسن ئەوەندە تەماشای کردێت. مەبەست لێرەدا چییە؟ کەواتە نابی هیچ شتێک بەڕاستی منعت بکا لەوەی کەوا ئەوەی کەوا جەلیسی تووە، ئەوەی کەوا جەلیسی تووە و لەگەڵت دانیشتێ و لەو حاڵەتەدا ئەوجا داکوبابە و هەر کەسێکە کە حەقی لەسەرت هەیە هەتا میوانیشە دەبی حەق خۆی پێ بدەیت. لێ وەکو گوترا شتێکی زۆر جوان دەڵێن إن شبكات التواصل قطعت التواصل. فعلا شبكات التواصل في يكتر جيشتن قطعت التواصل وإلى هاتيا خلشي ليكتر دابر لماضي تمشادك عائلة لقل يكتري بس بجست لقل يكترينا أقلنا هل يكو خريش جهازك يخوت لخالة شدك كيستمع لها مشتك براستي بدواي رازقوي داوكرين صادق بين صادق بين رازقو بين يتر لهم حالتك بتايبتيش
لا بابتي تعامل كردن لەگەڵ ئەو هۆکارانە صادق بین لە تعامل لە بۆ نمونە ئەو شتێکەوە بڵاوی دەکەینەوە ئەو شتێکەوە زۆر بەمان طبعا نەقلی دەکەینەوە نەقلی دەکەین پێمان وایە معلوماتێکی چاکە نەقلی دەکەین زۆر مهمە ئێمەی ئومەتی ئیسلام ئومەتێکی هەموو شتێک بە دەلیل پێویستە نەقل بکەین ناکرێ بڵێن گوترا چێ گوتی قيل وقال لدين من براستي قال الله سبحانه وتعالى وقال الرسول صلى الله عليه وسلم وقال فلان 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 بسند صحيح انزل استاذ سبحان الله او دنيا انترنت دنيا زور فلاوان هموش تشتده اما باز لخو ما عندك وكم مسلمان لناو اسلاميش لناو او بابين أو الدعوية كمواقع دعوية كان أنواع أفكاري تدا يعني بداخل واسطة الدعوة زور بقوتها الحمد لله بلام أنواع أفكاري تدا براستي إنسان بزور آقادابي كخبرك نقل دكي ياخذ حكمة الشرعي نقل دكي آقاداربا بيوست التواو تأكيد كيو شيء قلتي أو خبري بلقيت سيه وفعلا مثلا چەندین قول بناوي ابن تيمية وابن القيم نقل دەکرێت کە دەگەڕێەوە سەر مەصدەرەکە هیچ ئەسڵ ئەساسی نیە بەڕاستی زۆر مهمە و ئەمانە دەکات خاستەن ئێمەی ئیسلامی کە الحەمدولillah هەر یەک لە ئێمە خەڵکانێک سیقەمان پێ دەکات کە ئەتوو نەقلی شتێک دەکەی بە تەئکید ئەوانەی کە دەبینن ئەتوو نەقلت کردیە نایەن تەحقیقی لێ بکەن بەزان ئەتوو جێگای سیقەی کەواتە زۆر خەتەرە یعنی وەکو خۆی گەوردە فەرمی يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا براستي لقل أو معلوماتي كلناو انترنت هي بيوست أساس أواتي تعامل به فاسقه بيوستي بتبين هي ناكري هموشتك هركبينيت نقلي بكي أجرنا أخوان خاصة حديثا لسجى وزيدبي كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع هرشتي بيست نقلي بك هذا فرمي أون ده بس كابرا بيقول تري دروزن والعياذ بالله حاشا شيء متعدد هرشتي بيست هرشتي بيني ونقلي بك ناخير بيست تحقيقي لبكا تأكيدي لبكا فعلا راسته أو زي نقلي بك يتلو بابته يعني شد زورة يعني لبول من يقلو اشتالك زورة لمسلمان لروانجي عاطفه بابلين دبين خبرك ناخذ كان لبول من أو رسامة دنماركية أو مزلمي كوا استزاء بيغمبر صلى الله عليه وسلم ما بيك بشيء استاد ونقل كراوة بلا كراوة وفلانة كسا لنفس ساركي سوتا يتل بلاو بو زي ما يجي أبو يدل خوشي أخو بس تأكيد كوا باش فترش كبدياك هو نبو هل هو يجنبو هاي براسي إنسان بيوستا تحقيق لو بابا تعرف كاتن ولهو لوش خطرت وقت من رازقوي لوسائل التواصل يتل زور شد دقيقة وقصة زور شد لخوات دقيقة دبيني كابرا نابق لخوي دني أو نية لبون منا دكتور ناي لخودني دكتور فلان ناي لخودني مهندس فلان ناي لخودني ملا فلان ناي لخودني واش نية ياخذ بصفتي تازيل خوي دناسين أنا هموي حاشا خوي دنا طبعا هموي دكا خداع ودلو كمسلمان نابي أصفتي تلاقي براستي أوي كوا لوش خطرت له براستي أوي لوش خطرت له آفرتا بناوي بياو أكاونت تشدادني بياو بناوي آفرتك أكاونت تكدادني يعني بتايبتي براستي أو بيم والهمي خطرت له وزورش إشي لساتكري والله أكاونت هربو ظاهرا آفرتي شي منقبة لحق دا بياو لبرو بس علاقي لقل آفرتاني بالا بوش منقبة بيدا بكاتنا رياء كاونتا وذا الصبر استدراجي دكا ومعلومات اللي وردقريو حتى وكان دك أسرار دكا وتبردستي وده بتعبدي بندستي وتشندين مشاكل شي اللي ورده وبالعكس آفرتي شيء وشيء لك طبعا المهم براستي هتو التعامل لقل شتيش دكا بيوست بتحقيقه براستي باور بهمو كسيك مكا ما قال كسيك بفعلي بيناس بتايبتي خوش كان زور آقادار من براستي زور آقادار بي أو كوا
طلبی سەداقەت لەوە دەنێری بە تایبەتی هەموو وەسائلەکان بە تایبەتیش فەیسبوک لە هەمووی خەتەرتر چونکە ئەویان زۆر بەمان پێ مبتەلای بەڕاستی ئەوەی طلبی سەداقەت لێ دەکات هەتا وەکو بە تەئکید نەیناسی قبولی مەکە مەڵێ ئەو ئافرەتە مەڵێ ئەوە وەچ وتمە چەندین پیاو هەیە بەناوی ئافرەتان و عەکسەکەشی هەیە یان بەڕاستی ئەو حاڵەتانە زۆر واریدە و ئینسانێک زۆر بە حەزەر تەعاملی لەگەڵ بکات و خاڵی دیکە زۆرن بەڵام ئەوە بۆ 20 دقیقە دامانانی و قسام بکەین لەوانە هەر زۆر بە کورتی یعنی یەک لەو با بڵێن ئەوە شەرعیانەی کە وەکو قاعدە شەرعی لە تەعامل لەگەڵ ئەو وەسایلانە بە هیچ شێوەیەکی مسلمان نابی لەو کەسانەی بکە ئیستهزا بە خەڵکی بکات حتى كافريش بي نعم استهزاء بك يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم موسى عليه الصلاة والسلام كاتكوا فرمان بني إسرائيل لك أو تيري بكوجنوا قالوا أتتخذنا هزوا قال تزاري تبقي قال أعوذ بالله أن أكون من الجاهلين فنابأ الله تعالى من لك سانشي جاهل كسي جاهل استهزاء لك ئەم کو ئیستهزا دەکەم کەواتە بەڕاستی ئاگادار ئەو نقطەیەش بی و مسلمانش وەکو پێغەمبەر دەفەرمی ليس المؤمن بالطعان ولا باللعان ولا بالفاحش ولا بالبذيء بذاءة اللسان دم الشري والله لمسلمان ناشێتەوە نەبەرامبەر بە کافران نەبەرامبەر بە مسلمانانیش نەبەرامبەر بە کافران و من بابین ئەولا بەرامبەر بە مسلمانانیش يعني ئێستا سەردەمێکە فیتنەیە بەڕاستی بین مسلمانان يعني لمسألة خلاف بين أشعرية وسلفية ونظام تيو هو كان جين زيجاي حسم خلافات أو من برانا كان جين زيجاي حسم خلافات أنواع خلشة تلا دوست ودجمني تلا أنت نكر حسم خلافات أو ذا براسي تجاوز كدني هم سنوري هو خلافات هل ولا بين العلماء بس هذا مش يعني ولا قبل يكفي هذا براسي بهيج شريك مسلمان نابي بستناو أو بابتانا مسألة بڵاوکردنەوەی وێنە بە تایبەتی عائلە یاخود ئافرەت خودی خۆی بەڕاستیەوە زۆر خەتەرە زۆر خەتەر ئەوەلەن دەبینی با بڵێن زۆر لەوانەی کەەوە عائلەیان هەیە وەکو پیا و منداڵەکەی خۆی نەشر دەکات خۆشی دەوێت دڵی پێخۆشە ئاخر پێش هەموو شتێک ئەتۆ عەرزی دەکەی لەوەی کەوا بەڕاستی لەوانەیە تووشی چاو نەفەس بێت وهي وحقته ولا قرآن لسنش باس كذا تلو هذاكي لبرسي هذاكي خوش الدواء تبخذ وعرضي ذاكي دي فرمو تساوي بيس بعد تماشاي أخو جناح دقات من هذا لو عرضك لوش خطرت المسألة أفرتان براسي ويني خوي على سر أكاون دابنين ياخذ ويني عائلي لسر أكاون دابنين حصل خطر براسي أنواع أوهي وسائل هي أو ويني تو دباتن لەگەڵ چەندین وێنەی دیکە بە فۆتۆشۆپ نازم چی لێ دەکات چەندین عائلە لەسەر ئەوەی تێکچووە کاتە ئاگادار بین بەڕاستی بە هیچ شێوەیەک وێنەی خۆمان وێنەی بابنی خۆت قەیدی ناکە وەکو پیاو بە تایبەتی ئەم پێم چاکە وەڵڵا پیاوان هەمووی وێنە خۆیان دابنێت بۆ ئەوەی کەوا فعلاً مقابلەکەت بتناسێت و چی بەڵام ئافرەت لە وێنەی خۆی دابنێت لە وێنەی عائلەکەت دادنێت لە وێنەی منداڵەکانت دادنێت ئاگادار بی لو بابتانا كوكوتمان براسي زور مصيبة مشاكل لسر أو بابتانا رويدا فاشان مسألة أوي كواباس ما كركا نابي لسر حساب عبادات بي نابي لسر حساب حق دور بلد بي يتل بقشتيش حساب وقت بكا أو وقتك أو عمريك أخواي قول بيداي بو خداي بحساب إنما نعد لهم عدا عندك لزانان كبكوي تفسير واتذكا دفنواتا عد الأنفاس والله نفس من بحساب بيدرا إما هر كاتك خلاص حمو دنيا لسر خربيتو نفسش كربين عليه فهذا وقت بيغمس خلاص من دفن والله أو دولا قمان لساحي محشر لا ناكوي حتى برسيال اللي ذكرته ولسنشتك يقلوانا أو تمنى التي صرفك فهذا براستي الزور آقادار بي براستي مسألة تصحيدان بوقت حساب لسرد عمري جدرواو لقيامتش لي السينوات مسألة مراعاة كني لعيني الصحي براستي واش پێویستە بزاندرێ يعني ئێستا وەکو وەسیلەیەک بەڵێ وەکوتمە ئیجابیاتی زۆرە ئەگەرە تو لە شتی چاشی بەکاردێن بەڵام
لاني صحي وكباس دكري وبتجربه زور تاثيراته يعني هموش تك بيست بحسابي براستي هموش تك بيست بحسابي ساعات ايش له تحديد كان نقدر مش صار ساعات اون ساعات دبروي بالتاكيد بتجربه وقلت له توشي تسندين قرفت الدك او ذا لساوتو دس بيدك او ذا مسائل نفسي وقلق وكابو او بابتانو تسندين مشاكل ديك بتايبتيج لو من دالان كراسي من دالش باش خوان في مبتلانا يتبدا كباب تحكم فيه كبرام كمن دال دبيني دا كباب بردوام لديار فيسبوك يا اوش ايباد دي اوش تي دي كي دي هذا براسي بيستا حسابات شي خوما مكين لبر براستي اما هل يقل اما ملكي خومانين بابزاني اما ملكي خوين سبحانه وتعالى لبو مانيه اما خومان معرض بكين لبو شتيك كوا ما ترسيل سجيان من هي لبو ولا جياني خوم وبخوم تحكم لكم نا خالد قبولناك سبحانه وتعالى بيستا خذ بكاريزي لا خارج كوا زور قرانا زور قرنق عفوا اما بنيت شباب بتينا وبابتانا بنيت شباب خوي يقول اغادار نيتكان معنا خوي يقول اغادار نيتكان معنا براستي لويا كدروي وقت مال بدايات وبونيتي وقولوا للناس حسنا من كان يؤمن بالله واليوم الاخر فليقل خيرا او ليصمت اگر خيرت بينا قلت بيدنك برزاء بيدنك والله لسرت حساب إتر لو رجعيدا براستي أو كوام بس تري ركضن بنيت شباب روي أو فضاء زور فراوانا فضاء إنترنت زور فراوانا أو كوام بس بباسكم براستي زيادة تركيز لسرقين مسألة تعامل لقل جنسي مقابل أفرد لقل بياو لقل أفرد يعني هموما عند زانين تمالك والكارية قبول سنة بابتانا هم عند زانين برو لمحكمة كان ببرسن كوا أو حالة الطلاقاني كبوة سنديني تكريبلين لسطاح حفتاي سببكي أو وسائلاني لوي براستي بيشت زور أقادار حتى بناوي دعوة بيشت زور أقادار براستي برا خوشكار أتو دعوة دكي معناه ونية كوا برا لقى خوشكك دعوة بكا يعني بعكسه خوشكك أو حالتان زور واردة يواهبوا بياوهبوا هولي دا لقل خوشكك بيت سرخد ولا من هزدا كما تبديني ولا نسحتم بك ويمني شعب تنشا يعني لو دنيا كسنا ما تنها أو خوشكنبي أو خوشكش لو أنا زود زار هي بنيتي شباك ولي دي لقل ضربة حتى وكو راس مسألة كعكس دبيتو أو خوي لسردادني ليه براسي خوشكان وبراد قلت ما يقلو قاعداني كوابي بس إنسان تعامل لقل هم وسيلة بك مسألة سد ذريعة واتهرشتك هست ماكر هوكارة لبو توجبون بالزرر وزيانك أو زلدينت لعرض وشرف وناموسك لمصلحتك لمصالح دنيا وقيامتك بيويست أتسدا للذريعة مصلحتكش النبي ناكري لبو خاطري وكواتو دعويك لكي خود لسردابني خالد قبولناك خو أو دعوي لتنال والله احتفاظ بنفسي خود بك خو يقولاتو أو لتنال أو عندك كافية لين بيويستا حتى بكري وكو زانان لفظ شجوان دلين همو ما اندزانين كخلوات يعني بياوي كأفرتك كبتنيابون سياميها شيطانة في غمر وهذا فريس توصل أو خلوتا هيس فرقينية لقل أوي كوا لأنترنت خلوتا في كودبين الخلوة الإلكترونية هيس فرقينية لقل خلوتك متأكيد با كلقل آفرتك بياوي كأفرتك فيكو أنا محرم كقساك سياميها شيطانة وقناعتت بي قناعتت هبي لوي خراب ترك وبفعلي لتنش يكتربن سنك كبتنش لتنش يكتربن وكو إيما مسلمان شرمك مال هيما شرم لخو مان ذكي بس كيكترنا بينين فقط قصي لقل يكتر ذكي كلمات لو يكتر دنيرين بو خواهي شيطان زيادر هان الددار لوي برا رفوش كان حتى بكري خوتان بارزن حتى بكري خو مان لو بابتانا ببارزن اگر بناوي دعوش بي اگر بناوي علمش بي والله حالتك حظك كم بيجي يرموا سكرنا نا أنقول ديناس نا أمنيش ديناس بس كسر قلوم جراو كبفعلي بخوي ناسيبوي لو أنا لا عندك لو أنا باسم كان تصور ده كان جروب يشي دعوي أو ذا نازم والله لا فايبر ولا تليجرام ولا هرتي
گروپێکی داعوی مامۆستایەک تێدا قسان دەکەن و محازەرە لە بۆ مەجموعەیەک دەدا کە هەم پیاوی تێدا هەم ئافرەتیش تێدا تەواصولیش لە بەینیان نییە دە وەڵڵاهی گەیشتیتە ئەو حەدەی ئافرەتێک مێردی هەیە سێ منداڵی هەیە چوویتە لای ئەو برای کە لە بۆ منی جێڕاوە یان بیسەنەدین متصل هیچ لە بینمان نەبوو ئەو برایە کە بە فعلی چوو بە لای ئەو ژنە کە سقەی پێ دەکەم مشکلەم هەیە مامۆستا مشکلت چییە ئێستعدادم هەیە و بە فعلیش بە مێردیشی گوتێ ئێستعدادم هەیە تەلاق بدرێم منداڵەکانش لەو مێردم بەجێ دێن چونکە زۆر معجب بۆ مامۆستای دەسم مێردی پێ دەکەم وەرە لەوەم عیلازش بکە ئێوە چی لێ دەرچوو ئەوە چ دەرسێکە چی لێ دەرچوو واللهی لە ماڵی خۆت دابنیشی دەرسی مەخینە زۆر باشترە ئەو هەندەی کە پیاوەکەت فێر دەکات ئەو هەندەی بە خۆت فێر دەبی ئەگەر هەندە عەجیبی یعنی هەموو شتێک تەئسیر لێ دەکات مەقسەدم لە چ لێ برایان خوشکانم حتا دەکرێت کۆنتاک لە بینی پیا و ئافرەت نەبی با کەس لە خۆی ئەمین نەبی کەسمان مەعسووم نین یوسف عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەرە مەعسوومە کاتێکەوە تووشە و حاڵتێدی چ دەفەرمی قال معاذ الله معاذ الله يعني خۆم دەد پەنای الله والله ئەگەر الله بەهانات نەیەتن هیچ کەسێک نێ لێ دەربچی ئەدی ئەم لە تۆ سوکەی کەس سیقەی بەخۆی نەبی ئەگەر سیقەت بەخۆش تێ سیقەت بە مقابلەکەت نەبی لێ برایان خوشکانم وەکو گوتمان ئەو وەسایلانە پێویستە بە زەوابتی شەرعی تەعامل لەگەڵ بکەین لەو بابەتانە حتا بکرێت کۆنتاک لە بینی پیا و ئافرەتان ڕوونەدا بە هیچ شێوەیەک ئەگەر ڕووشیدا ئەگەر ڕوویدا کەس نەیگوتێ قسەکردنی بین پیا و ئافرەت حرامە نا کۆمە بەڵگە هەیە لە سوننە و سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەتی لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم جاری وا هەبوو بە تەنیا قسەی لەو ئافرەتان کردیە واردە و خودی دەنجی ئافرەتیش عەورەت نییە بەڵگەمان هەیە لە قورئانی پیرۆز بەڵام کاتێک دەنجی ئافرەت دەکتە عەورەت لە بۆ پیاو کە خضوعی تێدا کرد نەرمونیانی تێدا کرد متەقەسید بوو کەوا مقابلەکەی بجوڵێنی ئەو کاتە حرامە ئیتر پێویستە ئەمە ئاگادار بین ڕاستە ئەو شتانە مەجال تێدایە دەکرێت پیا و ئافرەتێک لە بۆ شتێکی دونیەوی یان قیامەتی تەعاملیان لەگەڵ یەکتر هەبی لە حدودی شەرع بەڵام ئەمە ئەسڵ و ئەساس تەعاملمان لەگەڵ خوایە ئین الله کان عەلەیکم ڕەقیبا ئەو قسەی تو کە لەگەڵ خوشکەچی دەیکەی یان خوشکێک کە لەگەڵ برایەک دەیکا سەواءن لە بۆ ئیدارەکردنی قەزیەیەکی ئیسلامی بی یان لە بۆ عیلمێکی شەرعی بی لە بۆ مەسئەلەیەکی دونیەوی مباح بی ئەگەر بە 5 کەلیمە پێک هات بزانێ کەلیمە شەشەمت حرامە و حسابە لەسەر ئەوە تەعامل بکە برام لەبەرەوەی وەنەضع الموازین القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا ئەمە میزانمان لە پێش ڕۆژی قیامەت لێ بەڕاستی برایان خوشکانم مەسائب گەلک زۆر ڕوویدایە متەئکیدم هیچ یەک لەوانەی کە ئێستا لێرە دانیشتینە نییە کەوا مشکلەیەکی جۆلێ نەبوو بی کە ئینشاءڵڵا هەموومان پارێزراوینەوە بەڵام نەبووە لەما متەئکیدم مشکلەیەکی جۆلێ نەبوو بی لەو بابەتانە لێ ڕاستی نەسحەتم ئەوەنە لێ خۆم ئەو جولاش لێ بەڕێستان حتا بکرێت تەواصلی بین پیا و ئافرەت نەبی محرەم نامەحرەم نەبیتن بە هیچ شێوە قەت سیقەشت بە خۆت نەبی لەبەرەوەی وەکو گوتماگات توش سقەت بە خۆت هەبی سقەت بە مقابلەکەت نەبی خوای گەورە پەنای هەموو لایەکمان بدە خوای گەورە هەموو لایەکمان پارێزی دین و عەرز و شەرەف و ناموسمان پارێزی ئەو وەسایلی تەواصولە برایانی بەڕێزم خوشکانی بەڕێزم وەسیلەیەک لەبەردەستی ئێمە بی نەک ئەمە بکەوینە بەردەستی بین ئەمە تەحەکوم پێ بکەین نەک ئەو تەحەکوم بە ئێمە بکاتن وەلە کۆتایشدا لەخوای گەورە دەپاڕێنەوە یا ڕەبی خوایە لێت دەپاڕێنەوە بأسماء وصفاتك باسم أعظمك يا حي يا قيوم يا ربي خواه بهانا مسلمانان غزبي يا ربي خواه بهانا مسلمانان غزبي يا ربي خواه بكسن أتوبشت بنام يا ربي خواه روجي رشي جولة كمان نشام دي يا ربي خواه انتقامت لجولة كولي يهود أوانيها وبيمان يا ربي خواه نشام دي اللهم أرنا فيهم عجائب قدرتك اللهم أرنا فيهم يوما أسودا يا ربي خواه بتساي خومن أو رجب بيني كوا داروا برشاهد لسر يهود دا وربي كجا يا ربي خواه نصرة أهل الإسلام دي يا ربي خواه أود جهتي أو دين دكا يا ربي خواه ورقي لو ديني يا ربي خواه رسواتي يا ربي خواه شرمزاء الدنيا وقيامتك بي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.